وێستگەی کارەبای ماس کە بە دووری 6 کیلۆمەتر دەکەوێتە باشووری ڕۆژاوای پارێزگای سلێمانی و نزیکەی 10 کیلۆمەتر دەکەوێتە باکووری ڕۆژهەڵاتی قەزای چەمچەماڵەوە، هاوشێوەی وێستگەی ناوبراو لە پارێزگاکانی هەولێر و دوهۆک بوونیان هەیە. لە مانگی تشرینی دووەمی ساڵی 2010دا دەستکراوە بە کارکردن تیایدا و لە سەرەتای مانگی ئایاری ساڵی 2009دا یەکەم تۆڕباینی بەرەمێنانی کارەبای ئەو وێستگەیە کەوتووەتە کار و لە سەرەتای ساڵی 2010دا یەکەم گرێبەست لە نێوان کۆمپانیای ناوبراو و حکوومەتی هەرێم واژۆکەرا بۆ بەرهەمێنانی کارەبای سنووری پارێزگای سلێمانی. لە ئێستادا وێستگەکە لە 10 تۆڕباینی بەرەمێنانی کارەبا پێک هاتووە کە 8 لەو تۆڕباینانە بەغاز کار دەکەن و لە ڕێگەی بۆڕەیەکی 80 کیلۆمەتریەوە لەلایەن کۆمپانیای داناغازەوە ڕۆژانە سوتەمەنیان بۆ دابین دەکرێت. دوانی دیکەش لە تۆڕباینەکانی بەرەمێنانی کارەبا بە هەڵمی تۆڕباینەکانی تر کار دەکەن و لە وەرزی هاویندا بڕی 750 مێگاوات کارەبا بەرهەم دەهێنێت و بڕێکی زۆری کارەبای پارێزگای سلێمانی و قەزا و ناحیەکانی دەوروبەری دابین دەکەن. لەگەڵ ئەوەی وێستگەکە لە وەرزی زستاندا توانای بەرهەمهێنانی 1500 مێگاوات کارەبای هەیە، ئەندازیار ئارام عوسمان بەڕێوەبەری وێستگەی کارەبای ماس هۆکاری کەمبوونەوەی بەرهەمهێنانی کارەبای لەم وەرزەدا بۆ نیوەی ئەو ڕێژەیە بۆ بەرزبوونەوەی پلەکانی گەرما و خابوونەوەی کارکردنی تۆڕباینەکان لەلایەک و دابین نەکردنی سوتەمەنی بۆ دوو لە تۆڕباینەکانی بەرهەمهێنانی کارەبا لەلایەن حکوومەتەوە لەلایەکی دیکە گەڕاندەوە. بەڕێوەبەری کۆمپانیای ماس ئاماژەی بەوەش کرد ئەگەر وەزارەتی کارەبا سوتەمەنی بۆ دوو لە تۆڕباینەکانی دیکە دابین بکات، ئەوا دەتوانن بڕی بەرهەمهێنانی کارەبا زیاتر بکەن و کاتژمێرەکانی پێدانی کارەبای نیشتیمانی بۆ هاوڵاتیان زیاتر بکرێت. ئارام عوسمان وتیشی وێستگەکەیان بەرپرس نییە لە دابشکردن و کەمبوونەوەی کاتژمێرەکانی پێدانی کارەبا و ئەوان تەنها کاری بەرهەمهێنان دەکەن و دابشکردن و بڕی پێدانی کارەبا بەڕێوەبەرایەتی دابشکردنی کارەبای سلێمانی لی بەرپرسە. بە جۆرەی زانیاریەکانی پەیامیش قەرزەکانی وێستگەی ماس لەسەر حکوومەتی هەرێم بڕی 2.5 ملیار تێپەڕاندووە. بڕی قەرزەکانی شاوشێوەی قەرزی موچەی فەرمانبەران و کۆمپانیەکانی دیکە بەردەوام لە زیادبوون و کەڵەکەبووندایە. ماوەتەوە بڵین بەهۆی خۆپشاندانەکانی کۆتایی ساڵی ڕابردووی هاوڵاتیانی قەزای چەمچەماڵ دژی کەمی کارەبا لە ئێستادا جگە لەو کارەبایی کە لەلایەن بەڕێوەبەرایەتی دابشکردنی کارەبای سلێمانیەوە بۆ سەنتەری قەزاکە دابین دەکرێت، بڕی 50 مێگاواتی دیکەش لەلایەن وێستگەی کارەبای ماسەوە بۆ قەزای چەمچەماڵ دابین کراوە و بەم هۆیشەوە تا ڕادەیەک بڕی پێدانی کارەبای نیشتیمانی لە وەرزی گەرمادا لە قەزای چەمچەماڵ زیادی کردووە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.